بەشێک لە شەقامی ناوخۆیی تەقتەقا بۆ ڕێگای دەرەکیش بەکاردەهێنرێت بەهۆی نۆژەن نەکردنەوەی ئاستەنگی بۆ شۆفێران و هاوڵاتیان دروست کردووە. ئەگەرچی تیمەکانی شارەوانی چەندین جار بە شێوەی کاتی چاڵ و تاسەکانی ئەم شەقامەیان پڕ کردوتەوە، بەڵام هاوڵاتیان هۆکاری خراپبوونی دەگەڕێننەوە بۆ نەبوونی ئاوڕۆی داخراو و هاتوچۆی بەردەوامی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان. ئەم ڕێگایەکی سەرەکی نێوان کەرکووک و هەولێر و سلێمانی و مەتیقەی بتوێنی لەسەر ڕێگایەکە ڕێگا سیارەیەکی زۆری لەسەر بە تایبەتی باڵهەرگرەکان ئەم جادەیە پێشتر جادێ بێ کێشە بوو کە سیارە باڵهەرگرەکان بە تایبەتی جادەکانیان هەموو لێمان تێکدا. ئێستاش ئێمە داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێکی لێ بدەنەوە و بە زووترین کات چا بکرێت و چاڵ و چۆڵێکی گەلێ زۆری تێدایە. لە ڕێگای سەرەکی منە ئیشکارەکەم بەو ڕێگەیە مخۆم بەو ڕێگەیە هەر ناڕوم ئێستاوە تەرکمدا بەو ڕێگای وێران دایمەن چرکا و پیس و بێ لە زەت و هەمووی شەپۆل بووە. سنتەری شارەیە لە پێویستدا ینی جوانکاری بۆ ئەو شارە بکرێت. ئەو شارە تاوڕخاوە خاستن جادوبانی هەر نییە. لە دوای نووسراوی فەرمی کە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کراوە لەو بارەیەوە بەڕێوەبەری ناحیەی تەقتەق ڕای دەگەیەنێت هەر یەک لە پارێزگاری هەولێر و وەزارەتی دارایی ڕەزامەندیان نیشان داوە بۆ نۆژەنکردنەوەی ڕێگاکە. لە ساڵی 2017 لۆدێکی زۆری بار هەڵگرەکانی هەرێمی کوردستان و شارەکانی باشووری عێراق کەوت سەر ئەم ڕێگا بۆ هۆدە لۆدە. بەهۆی ئەو لۆدەوە ئەم ڕێگای بە تەواوەتی وێران بووە و لە ئەسڵیشدا ڕێگاکەوە پێویست دروست نەکرا بوو. بۆیە ئێستا زیانێکی زۆری پێگەی و دەتوانین بڵێن سیفاتی ڕێگای لەدەستداوە. ئێمە لە چەند ماوەی ڕابردوودا لەو فترەی لێرانە دەست بەکار بووین چەند جارێک داوامان کردی و ڕێگای نۆژەن بکرێتەوە، بەڵام بەداخۆ بۆی قەیرانی داراییەوە تا ئێستا جێبەجێ نەکرابوو. ئێستا نووسراوێکمان کردی و دەرخستە و دیزاینەکەی لە ئەنجومەنی وەزیرانە کە بەڵێنیان پێداوین هاوکار و پشتیوانمان بن بۆی بتوانین ئەم پرۆژەیە لە ئایندەیەکی نزیکدا بە پێی ئیمکانیەتی حکوومەت یێرەم جێبەجێ بکرێتن. درێژی ئەم ڕێگایە 2800 مەترە و ئەگەر بە تەواوی نۆژەن بکرێتەوە پێویستی بابڕی 1,206,941,000 دینارە. کاروان نازم گەلی کوردستان ناحیەی تەقتەق.